بارە بە دەرچوونی بەشێک لە کاندیدەکانێکی نیشتیمانی کوردستان و هەروەها کارنامی ئەوان چی دەبێت لەگەڵ ئەوەدا زەربووی دەنگەکانێکێتی و گۆڕانکاری لە هاوسەنگی هێزدا هەموو ئەمانە کاریگەری چی دەبن بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز سەرهەند محەممەد کە بەڕێزان کاندیدی دەرچوویەکێتین لە ڕانیا ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمادان کاک سەرهەد سڵاو لێ بێبان باش دەستپێک پیرۆزبایی دەرچوون لێ دەکەین بۆ ئەم خوڵی پەرلەمانی کوردستان جا دەمێت بۆین دەرچوونەوە پێش هەر پرسیارێکی دیکە پامی خۆت بگەێنی. زۆر سپاس بەیانی ئێوە بینیرانی کورساتی خۆشەویستیش باش. من سەرەتا سوپاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم کە ماوەیە لەگەڵ ئێمە هیلاک بوون و سپاس بۆ دەنگدەرە خۆشەویستەکان کە متمانیان بە ئێمە بەخشی و ئێمەیان ئەرێکدار کرد بۆ ماوەی 4 ساڵ لە پەرلەمان ئێمەیان کردو بە نوێنەری خۆیان و ئینشاڵڵا لە ئاستی متمانەی ئەواندا دەبین. ئینشاءڵڵا ئەدایەک پێشکەش دەکەین کە بتوانین بەسەرێکی بەرزەوە دوای ئەو 4 ساڵە بینەوە بۆ ناو هاوڵاتیانی خۆشەویست. بەڵێ زیادبوونی دەنگەکانێکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لەگەڵ ئەوەدا ڕاستکردنەوەی هاوسەنگی هێز لەم خوڵی پەرلەمانی کوردستاندا چۆن دەبینی چۆن هەڵی دەسەنگێنیت ئەم کاریگەرە چی دەبێت؟ بێگومان کاریگەری زۆری هەبووە لە ئێستادا بۆ ئەم خولەی داهاتووی پەرلەمان لای هەموو هاوڵاتیان ڕوونە کە زۆرینەی ڕەها لای هیچ هێزێکی سیاسی نەماوە لەمە دووە مووقیفی هەموو هێزە سیاسیەکان دەردەکەوێت لە ناو پەرلەمان چونکە هیچ هێزێکی سیاسی ناتوانێت بە تەنیا بڕیار لەسەر هیچ پرۆژە یاسا و بڕیارێک بدات لە ناو پەرلەمان دەبێت بە جۆرێک ڕێکەوتنی لەسەر بکرێت پێشتر و لە ناو پەرلەمانەوە دەردەکەوێت کە مووقیفی هێزە سیاسیەکان چۆن دەبێت و کام هێزە سیاسەیەکە دەتوانن ناکۆچە سیاسیەکان وەلادەنە لە ناو پەرلەمان و لە بەیەکەوە لە پشتی ئەو یاسا و بڕیارانە دەبن کە بۆ لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان دەبێت. بەڵێ زیادبوونی دەنگەکانێکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنەدا دەرخەری چییە یاخۆت بۆچی لەم هەڵبژاردنەدا دەنگەکانێکێتی نیشتیمانی کوردستان زیادی کردووە؟ خۆی یەکەمین هۆکاری تەبای ناوماڵی یەکێتیە و مرکزیێتە لە ناوی یەکێتیدا یەک هێز و یەک بڕیاریە ئەویش بە قیادەی سەرۆک بافڵ و سەرکردایەتی و مەکتەبی سیاسێکی و سەرجەم کادری ئۆرگانەکانی یەکێتی لە پشتی سەرۆکەوە بوون بۆ ئەم سەرکەوتنە مەزنە و زیادکردنی دەنگەکانیشی مانای ئەوە دەبەخشێت کە هاوڵاتیان متمانەیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر لە 100 کورسی 21 کورسی هەبووە بەڵام ئێستا لە 95 کورسی ینی ڕێژەکە زیاتر دەبێت و ئەوەی کە گرنگیشە لێرە شتێک کە نەماوە جێگەی دڵخۆشی ویژ نەمانی ئەو 11 کورسی کۆتاکانەکە پێکاتەکانەکە بە جۆرێک لەلایەن هێزێکی سیاسیەوە بەکاردەهێنران بەڵام ئێستا هیچ هێزێکی سیاسی لە ناو پەرلەمان زۆرینەیەکی ڕەهایی نەماوە تاوەکو بە تەنیا بتوانێت بڕیار لەسەر ژیان و حیاتی ئەو میلەتە بدات بۆیە ئێستا پێویستە هێزە سیاسیەکان لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان لە ناو پەرلەمان یەکدەنگ بن و یەک هێز بن. بەڵێ ئەگەر لە حاڵێکیشدا ئەگەر لە حاڵێک بەڵێ 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 ئەکەتی نیشتیمانی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردندا چەندین بەڵێنی با دەنگدەرانیدا چەندین بەڵێنی بە خەڵکی هەرێمی کوردستان هات داکە چی دیکە ئەو دۆخی کە لە ڕابردوودا هەرێمی کوردستان تایبەتی ئەو سیستەمە تاگڕەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەبوو ناهێڵێت ئەم کۆتایی پێدەهێنێت. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندێک دەتوانێت لەم هەڵبژاردنەدا خۆت لەم خولەی پەرلەماندا بەڵێنەکانی جێبەجێ بکات؟ ئێمە ئەوەی کە زۆرینەی ڕەها بوو ڕوونە کە نەما ئەویش بە 45 کورسی پارتی دموکراتی کوردستان و 11 کورسی پێکاتەکانی کە بەکارهێناوە یەک دوو کورسی تریش کە پشتیوانیان کردووە بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەیە کە هیچ هێزێکی سیاسی بە تەنیا ناتوانێت لەناو پەرلەمانەوە قەراردا و ئەگەر بیەوێ پەرلەمان حکومەتێکی شەرعێتدا بە حکومەتێکی خزمەتگوزار دەبێت چاوێکی تیژ بێ لەسەر حکومەت. لە ئێستاشدا هیچ هێزێک نییە بە تەنیا کە لە حکومەت مەسەلەن پارتی دموکراتی کوردستان پێشتر لە حکومەت لەوەیە بیتوانی بێ بە جۆرێک کە نەتوانێت لەناو حکومەت کابینەی تیمی پارتی لەناو حکومەت بە جۆرێک ئەدایەکیان پێشکەش کردبێت بێمنێت بووبن لەوەی کە پەرلەمان چۆن چاودێریان دەکات لەبەرەوەی زۆرینەیەکی ڕەهایان هەیە خۆیان لەناو پەرلەمان بەڵام ئێستا هیچ هێزێکی سیاسی و زۆرینە ڕەهایی نەماوە بۆیە دەتوانرێت پەرلەمان و پەرلەمانتاران چاوێکی تیژ بن لەسەر حکومەتەوە بتوانن بە جۆرێک بانجی تیمی حکومەت بکەنی بانجی حکومەت بکەن بۆ پەرلەمان و لە پێچینەوەیان لێ بکەن لەبەرەوەی هیچ هێزێک نییە کە بتوانێت بە تەنها قرار بدات لەسەر ئەوەی لە ئەدای حکومەتدا بۆیە
ئومێد دەکەم ئەو جاریان حکوومەتێکی خزمەتگوزار و دادپەروەرتر لە پەرلەمانەوە شەرعێتی پێ بدرێ و ئومێد دەکەم ئەو جاریان پەرلەمان باشتر بە وەزیفەی دووەمی خۆی کە چاودێریە بتوانێت چاودێرێکی باشتر بێت لەسەر حکوومەت. بۆیە ئومێد دەکەین ئەم پەرلەمانیان لە ئاستی داواکاری لە ئاستی تەموعی خەڵکدا بێ بەچاو بە پەرلەمانەکەی پێشتر خولی پێشتر. کەتی چۆن ئەتوانێت کە هاوسەنگی هێز ڕاست بکاتەوە، چۆن ئەتوانێت ئەو وەکو پێشترش باسم لێەوە کە سیستەمە تاگڕەوەی کە لە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستاندا هەبوو لەم خولەدا کۆتایی پێ بهێنێت کە زۆربەی ئومێدی خەڵکیش هەڵبەتە بۆ ئەم هەڵبژاردنە بۆ ئەم دەنگدانە ئەوە بووە کە هاوسەنگی هێز ڕاست بکرێتەوە کە بتوانرێت هەرێمی کوردستان هەموو خزمەتگوزارانی کە لە هەرێمی کوردستاندا بە ئەنجام ئەگەیەنێت یاخۆ جێبەجێ دەکرێت بێ جیاوازی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگە و هەروەها سەرجەم شار و شارۆچکە و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. هاوسەنگی هێز خۆی ئێستا مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان وەک باسم کرد پێشتریش 39 کورسی هەیە، ئێستا 39 کورسی لە 95 کورسی هەیە، ئەم پێشتر 45 لە 100 هەبوو. بۆیە لە ئێستادا دەتوانین بڵین هاوسەنگی هێز بە جۆرێک ڕاستکراوەتەوە کە ئەو زۆرینە ڕەهایە نەماوە. خۆی ئەو پەرلەمانە باڵاترین دەسەڵاتی یاسایی و سیاسیە لە عێراقدا لە کوردستاندا و ئەویشە شەرعێت بە حکوومەت دەدا و کورسیەکانی حکوومەتیش قووەت لە پەرلەمان وەردەگرن. بۆیە هیچ هێزێک ئەو زۆرینەی نەماوە بتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێ. بۆیە ئومێد دەکەین حکوومەتی داهاتوو حکوومەتێک بێ کە شەراکەت بێ، نەک حکوومەتی بەشداریکردنی هێزە سیاسیەکان بێ بە جۆرێک کە بە ناچاری بتوانی بەشداری بکەی، بەڵکو حکوومەتێک دەبێت کە لەسەر ئەساسی شەراکەت دەبێ و هیچ هێزێک بەتەنیا ناتوانێت حکوومەت پێک بهێنێت. بۆیە ئەمەش دڵنیا من لەوەی کە لە هەر بەم جۆرە حکوومەتێکی خزمەتگوزار و دادپەروەر دەبێت و حکوومەتێک دەبێت حکوومەتی هاوڵاتیان دەبێت و پەرلەمانیش دەتوانێت ئەدایەکی باشتر پێشکەش بکات لەبەرەوەی لە هەر شوێنێکدا کە بزانێت کە حکوومەت بڕیارێک یان قەرارێکی حکوومەت دەبێتە هۆی بارگانی بەسەر هاوڵاتیانەوە دەتوانێت بە جۆرێک لێپێچینەوە لەسەر لە حکوومەت بکات و تەنانەت ئەگەر وەکو چۆن لە خولەکەی پێشوودا بە جۆرێک دەمانبینی لە حکوومەتە ڕۆژۆ بڕیارێکی دەردەکەت بە جۆرێک دەبوو بە بارگانی بۆ سەر ژیانی هاوڵاتیان، ڕۆژێک بڕیار دەدات پارەی نووسینی سەر دوکانەکان وەربگرێت، ڕۆژێک بڕیار دەدا کە کارەبا چەند ئەوەندە نرخەکەی زیاد بکات. ئەوانە بەهۆی بوونی زۆرینەیەکی ڕەها بۆ لایەنێکی سیاسیەوە بوون لە پەرلەمان کە بێمنەت بوون لەوەی کە پەرلەمان بانگیانکە خۆیان دازانی پەرلەمانیش زۆرینەیەکی ڕەهان هەیە، بەڵام ئێستا ئەو زۆرینەیە نەماوە لەناو پەرلەمان. بۆیە حکوومەت بە حەزەرەوە بڕیارەکانی دەردەکات دەترسێت لەوەی کە بانگ بکرێت بۆ پەرلەمان و لە پەرلەمانەوە سەحبی سیقە لە وەزیرێک یا وەکو لە حکوومەتیش بکرێت. بۆیە ئومێد دەکەم ئەم هەڵبژاردنە ببێتە هۆکاری هێنانەکایەی حکوومەتێکی کە حکوومەتی هاوڵاتیان بێت لە ئاستی تەموعی هاوڵاتیان دابێت. بەڵێ نەمانی ئەوە هەر خۆی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی. بەڵێ کاک سەرهەد نەمانی کورسی پێک هاتەکان هەڵبەتە ئەمە کاریگەریەکی گەوری لەسەر ئەنجامەکە یاخ کاریگەریەکی باشی لەسەر هەڵبژاردن هەبوو. دەبێت بزانم ئایا بۆ پێکهێنانی حکوومەتی ئەم خولی پەرلەمانی کوردستان چۆن دەبێت؟ ئایا ئەمە کاریگەری دەبێت لەوەی کە یەک لایەن بەتەنیا نەتوانێت هەژمونی خۆی دەسەڵاتی خۆی بەسەر پەرلەمانی کوردستاندا بسەپێنێت، نەتوانێت کە ئەو دەسەڵاتی کە پەرلەمان لە ڕابردوودا هەیبوو دووبارە لە کاری بخات یاخۆ دووبارە ئەو شرعەتی کە پەرلەمان هەبوونی هێڵێت؟ طبعا کورسی پێکهاتەکان بە شانازیەوە ئەمە پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناویشاندا جەنابی مام جلال بووە، بەڵام کاتی خۆی کە پێشنیار کراوە بۆ ئەو پێشنیارکراوە کە بتوانن پێکهاتەکان لە هەرێمی کوردستان مە باوەڕمان بپێکەوە ژیان هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوە بووە کە بە جۆرێک نەتەوەکانی تریش لە ناو پەرلەمان وێنەریان هەبێت، بەڵام بەداخەوە دواتر بەکارهێنرا بە جۆرێک بەکارهێنراوە کە بۆ مەرامی لایەنێکی سیاسی بەکارهێنراوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەم ڕێڕەوەی دیسان دووبارە ڕاست کردەوە بە قیادەی کاک بافەڵ کە لە ڕێگەی داوەتەمارکردن لە دادگای فێدراڵی ئەم جۆرە لە 11 کورسی لە پێکهاتەکان کەم کرایەوە بۆ 5 کورسی و 5 کورسەکەش لەسەر حیسابی 100 کورسیەکە بوو و بە جۆرێکی جابەش کراون کە پارێزگاکان لێی بێبەش نەبن. بۆیە ئێستا ئەمەی کە بەکارهێنانی کورسی پێکهاتەکان بۆ لایەنێکی سیاسی ئەمە بە جۆرێک بوونی نەماوە، ئەمەش ڕەنگ دەداتەوە تەبعاً لەسەر بۆ ناو پەرلەمان بۆ گشت لە سیاسیەکان مەسەرەن پێشتر هەر 11 کورسەکە لە خزمەتی لایەنێکی سیاسیدا بووە، بەڵام ئێستا ئەم جۆرە لە نەماوە بە جۆرێک دابەشکراون بەسەر پارێزگاکاندا دەتوانن نوێنەراتی ڕاستەقینەی خۆیان بکەن یاخود دەتوانین باشتر بڵێین ئەو کاریگەریان نەماوە لەسەر بڕیارەکانی پەرلەمان و ئومێد دەکرێت کە ئەمەش ببێتە هۆکاری یەکێک بێت لە پایەکانی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان
بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان بەشداری لە پێکهێنانی حکوومەتدا دەکات یاخود بەڵێنی یەکێتی چی دەبێت لە بەشداریکردنی لە پێکهێنانی حکوومەتدا ئایا ئەتوانێت بە بەشداریکردنی یەکێتی لە پێکهێنانی حکوومەتدا بەمانە حەقیقەکەی خۆی ئایا ئەتوانێت ئەو کێشەگیری گرفتانی کە لە ئێستادا هەرێمی کوردستان تایبەتی کێشەی موچە کێشەی دارایی کە خەڵکی هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێت چارەسەر بکات؟ طبعا ئێمە جاریان بەشدار نابین لە حکوومەت بەڵکو شەریک دەبین لە حکوومەت بەو نیەتە دەچینە ناو حکوومەت کە شەریک بین و شەریک بین لەو قەرارانەی کە پێویان بە ژیانی خەڵکەوەیە. بەڵێ ئێمە شەریک دەبین لە حکوومەت و شەراکەتەکەش لەسەر ئەساسی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. ئێمە بەڵێنی بە هاوڵاتیانمان داوە ئێمە لامان ڕوونە کە مثلەن ساڵ و نیوێکی تر ئێمە انتخاباتی عراقمان لە پێشە لە ئێستا و خۆمان بۆەوە ئامادە دەکەین. ئێمە هاوڵاتیانیش باش دەزانن بەڵێنی خزمەتمان پێیان داوە بۆیە ئێمە وەکو چۆن چێتی لە ماوەی 2 ساڵ 3 ساڵی ڕابردوودا ناو ماڵی خۆی کۆکردەوە بە جۆرێک موقیفە سیاسیەکانی لەگەڵ خەڵک بووە لە پێشتریش لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک ئەوەی سەلماند وەک پارێزگارێکی خزمەتکار و خزمەتگوزاری بۆ شارەکە دەستنیشان کرد و لە ئێستاشدا بە نیەتێک دەچینە ناو حکوومەتەوە بە ئەدایەک پێشکەش دەکەین کە لەگەڵ خەمی خەڵک بگونجێت و دەبین بە جۆرێک خزمەتی هاوڵاتیان بکەین کە بتوانین دوای ئەم ساڵە لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق بەسەرێکی بەرزەوە داوای دەنگ لە هاوڵاتیانمان بکەین و دوای 4 ساڵی تر لە هەڵبژاردننی پەرلەمانی عراقدا دیسانەوە بەسەرێکی بەرز بچینەوە ناو هاوڵاتیان و بتوانین ئەدایەکی باش لە ناو حکوومەت پێشکەش بکەین چونکە ئێمە وەکو حیزب وەکو ئۆرگانەکان و کادرەکانی حیزب تا 20 مانگ لە حملەی انتخابیدا بوون بەڵام ئەوە ئەدای حکوومەت و ئەدای تیمی یەکێتیە لە ناو حکوومەت و ئەدای پەرلەمانتارەکانی یەکێتیە لە ناو پەرلەمان خۆی حملەیە بۆ 4 ساڵی تر بۆیە دڵنیابن لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چی لە ناو پەرلەمان وەچی لە ناو حکوومەت 4 ساڵ بەڕێ دەکات 4 ساڵ کە بە جۆرێک خزمەتی هاوڵاتیان بکەین بتوانین بەسەرێکی بەرزەوە دوای 4 ساڵی تر داوای دەنگ لە هاوڵاتیان خۆشەویست بکەین. بەڵێ پێتان وایە پێکهێنانی حکوومەت بۆ ئەم خولی پەرلەمانی کوردستان زوو پێک بهێنرێت؟ ڕێککەوتنی لایەنەکان چۆن دەبینێت؟ پێکهێنانی حکوومەت جارێ ئەو ماوێتی تازە سەرەتا انتخابات تەواو بووە بەڵام پێکهێنانەوەی حکوومەت ئێمە هەڵبژاردنمان ئەنجامدا کە ئەساسی دیموکراسی هەڵبژاردنە و ئێمە توانیمان ئەم هەڵبژاردنە تێپەڕێنین کە هاوڵاتیان و کۆمەڵگەی نێودەوڵەتی چاوەڕوانیی زۆریان هەبوو و پێم وایە هەم هاوڵاتیانیش وە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەگشتی هەمان چاوەڕوانی و تەمۆعیان لەلایەنە سیاسیەکان هەیە کە بە زووترین کات بتوانن حکوومەت پێک بهێنن و پێکهێنانی حکوومەتیش وە دەرباز بوون کۆتایهێنان بەم حکوومەتە کار بە ڕێکەرەی پێشوو ئەمە قۆناغێکی ترە بۆ دەرباز بوون لەو دۆخێکی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تیدایە بۆیە ئومێد دەکەم هەموو لایەنە سیاسیەکان بە ڕوحێتێکی کوردانەوە بێنە پێش بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان. طبعا لەوانەیە هەندێک هێزولایانی سیاسی لە ئێستادا تەمۆعیان سەقفی تەمۆعیان بەرز بێتەوە بەس لێزیشان پێویستە سەقفی داواکاریەکانیان نزم کەنەوە لەبەرەوەی کە هیچ هێزێک نەماوە ئێستا بەتەنیا بتوانێت حکوومەت پێک بێنێ بۆیە پێویستی بەوە هەیە کە بتوانین لەسەر ئەساسی شەراکەت حکوومەتێک پێک بێنین کە حکوومەتی هاوڵاتیان بێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سەرهەد محەممەد کاندیدێتی یەکێتی لە ڕانیە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانێم ڕێکوستان نوێست لەگەڵ ئێمە ئامادە بوویت.